دموکراتی کوردستان کە چەند ساڵێکە حکمی ئەم شارەکە دەڵێن ئەو شانازێمان پێ بڕاوە هەولێر لە شارێکی وێرانەوە بکەینە شارێکی جوان و پێشکەوتوو. پارتی دەڵێ هەولێر و قەلاکەی منە، بەڵام بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئێستا حەزبەکانی دیکەش چاوی لە هەولێر و قەلاکەی پارتیە سەنگەر. وا پێچێکە پارتی بە ئاسانی قەلاکەی نەداتە دەستلایەنەکانی دیکە، چونکە ژمارە کەسایەتی دیاری هەولێری بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق کاندید کردووە. یەکێک لەوانە دکتور کاوە شێروانی کەسایەتی ئەکادمی هەولێرە ئامادەیان کردووە بۆی لە بەغدا شەڕی ئابووری و سیاست بکات. لەگەڵ دکتۆر کاوە شێروانی دەچینە ناو خەڵکی هەولێر و لەگەڵ خەڵک ڕوبەڕووی دەکەینەوە. دکتۆر دەچە ناو خەڵک گەلک پرسیاری هەیە چی دەکەن بۆ ئەم خەڵکە لە ناو پەرلەمانی عێراق ئەگەر دەرچوون؟ ئەمە دەمێکە خۆمان ئامادە کردێ لە بۆ شەڕە سیاسی و ئابووریا لەبەرەوە ئامادەمە هەموو پرسیار و هەموو تێبینیەکان وەڵام بدەمەوە. ئێمە دۆستایەتی هەموو کەسانە دەکەین کە ئامادەن دۆستایەتی کورد بکەن، دژایەتی هەموو کەسانەش دەکەین کە دژی کوردن، چیتر قبولی عقلیەتی شۆڤێنستی عەرەبی ناکەین کە مافەکانی کوردستان داگیر بکەن. جناب سەرۆکی ینی شوێنێکی زانستی بوو، چۆن ئەم شوێنە بەجێ تێژ بۆی بووە پەرلەمانتار کامە باشترە؟ ئەمش پێم وا و لێرت زیاتر بتوانم خزمەت بکەم، بەڵام پێیان گوتم لەبەرەوەی تو چەند زمانێک دەزانی بڕوانامەی بەرزیشت هەیە دەتوانی لە بەغدا زیاتر خزمەت بکەیت. مامۆستای زانکۆ و ئەوانەی زۆرتیایە ئەوە زەرەر لە پرۆسی خوێندنی باڵا نادەن لە وڵاتە ئێوە هەمووتان بچنە بەغدا؟ نا پێم وان نییە چکە لەبەرەوە ئێمە مەسەن بەس لە هەولێر ئێستا نزیکەی 3000 مامۆستای زانکۆ هەیە، لە هەولێر 15 کورسیمان لە پارلەمان هەیە، لە 3015 مامۆستاکەم بێتەوە هیچ ناکەم. دکتۆرەوەی سەرچینە ناو قوتابیانی کۆلێژ و پەیمانگا خۆت ئامادە کردو بۆ وەڵامی پرسیارەکانیان ڕەخنەکانیان؟ من ئامادەم بۆ هەموو پرسیارێک. بچینێرە دکتۆر ناو تەڵابەکان. ئێوە دکتۆر دەناسن؟ دەناسن؟ دەی ئەیناسی؟ کاندیدە. زانی کاندیدە؟ ئەمڕۆ زانیوتە؟ بۆ ئەمڕۆ زانیوتە؟ دکتۆر چۆنە بێ ئێستا خەڵک بزانێت تۆ کاندیدی؟ پێشترێ من وەکو سەرۆکی زانکۆ لەگەڵیان وەکو کاندید لەگەڵیان نەبووین. قەت ڕۆژە لە ڕۆژان پێت نەوتوە هەت باسم نەکردووە لە ناو حرەمی زانکۆ مانگە کە من ئیش دەکەم لە دەرەوە، بەڵام لە ناو حرەمی زانکۆ باسی کاندیدیم نەکردێ. یعنی پۆستەکەی خۆت بەکار نهێناوە بۆ نەخێر مەبەستی سیاسی بە هیچ شێوە. ینی پارتی تا ئێستا چی کردووە کە ئەوە تا تەلەبەیەکی زانکۆ تەلەبەیەکی ماحەت دەڵێ هیچی نەکردو، چی کردووە؟ پارتی داکۆچی لە مافەکانی کورد کردیا، کاندیدەکانی پارتی پێیان بینین مەجموعەیە چەند دیفاعشی باشیان کردیا، ئەگەر هەر هیچیان نەکردێ ئەوانەی کە هیچیان نەکردی و دەرنەکەوتونەوە قسەیەکیان نەکردیا خیانەتیان نەکردی. هەموو حزبەکان دەن ئێمە کردمانە و یعنی وەختەکەی ئەو هەیە چونکە بانگەشی خۆیان هەموو مەحدی خۆیان دەکەن هێردن ئێمە لە باشەکان بووینە و خیانەتمان نەکردی و وامان کردی. پارتی لە باشەکان نییە؟ پارتی لە باشەکان ئێستا ئەگەر یەکگرتو قسەی دەکرد. پارتی لە باشەکان نییە؟ خراپی پارتی چییە بە دکتۆر بڵێ کاندیدی پارتی خراپی پارتی؟ چۆن دەنگت هەندێک بەرزکەوە پارتی دوڵێ پارتی لە خراپەکان خراپەکانی پێ بڵێت دکتۆر بەشک چاک وڵایم لە سیاست باش نازانم بەس پارتیم ئەبێت پێ باشە. داواتان چێ لە دکتۆر؟ چی بکات دکتۆر؟ سەرکەوتوو بێ و ئەمەدام بمەزرێنێ و تەواو دەکەینەوە ئینشاءڵڵا زۆرمانەوە دەنگ پێدا. ینی دامەزراندن مقابل دەنگدانەکەیە یەک بە یەکە دکتۆر. زۆر چی زۆر ئاوا دەنگتان پێداون و چیان دەدەنێ؟ ئێستا پێش دامەزراندن دەنگم دەدەنێ. آخر هەموو کاندیدەکان یعنی پاروی وەها گەورە گەورە قوتەدەن یعنی ئەیکەن بە بۆ یعنی پاروی یعنی هەنێ بەڵێن ئەدەن سەیرەوە نیە خۆت ئەوانەی پێش ئەمن هیچ بەڵێنم پێداینا کاندیدەکان بەڵێن ئەدەن و جێبەجێ ناکەن؟ جێبە هیچش نابینی وایە لە پەرلەمانی عێراق چی بکات دکتۆر؟ دکتۆر هیچی پێ ناکرێ وەکو ئەوە لەبەرەوەی پەرلەمانی عێراق بە خۆت دەزانی موتەمان باسی دکتۆر ناکەین بە شەخص. بەڵێ باسی حزبەکەی دکتۆرە دکتۆر دەبێت کوردایەتی بکە پێشەنتە کار بۆ ئەوە بکاتن
باقسەکەی تەواو کار بۆی تەواو دکتۆر کار بۆ ئەوە بکاتن کە پارتی دموکراتی کوردستانە کار بۆ بکاتن ناوچە دابڕێنراوەکان تەسبیت بکاتن کەرکک بگەڕێنەوە پێش هەموو شتێک هەوڵ بدرێ ئەو خیانەتە نیشتیمانیە کە کرایە تعویز لۆ بکەنەوە. کێ کردی لەو بەرهەندێک گوتیان پارتی کردی؟ نەخێر پارتی نەکردیە پارتی نەکردی هەموو دیارە خۆکاکەوەچی مانجی ساردە دیارە پارتی چی دکتۆر ئێوەکو پارتی بەنیازن ئەم جارە مەسەلەن بۆچی دەچنە بەغدا چی دەکەن چ پرۆژێکی جیاوازتان هەیە دوای ڕفراندۆم بۆ بەغدا؟ بەڕاستی گەڕانەوەمان لە بۆ بەغدا ئەو جاریان جیاوازە لە جارەکانی ئەگەر جارەکانی دی بۆ بەشداریکردن و شەراکەت و ئەوانە و بێ ئەو جارە شەراکەت و بەشداریکردن و تەوافق و زۆرینە و دیموکراتی زۆری پێشێل کراوە ئێمە دەگەڕێنەوە بۆ ستانەوەی مافی کورد بۆ گەڕانەوەی شکۆی کورد ئەگەر من لێت بپرسین ئێوە لەگەڵ لیستەکانی دی فەرقتان چییە جیاوازەکەتان چییە؟ لیستی پارتی لە سەرتاوە خەڵک دەزانی پارتی حزبێکی نەتەوەییە حزبێکی کوردستانیە هەمیشە لەگەڵەوە بووە مافەکانی کورد و کوردستان بەدەست بێ دا لە فیدرالی بە حکومی ذاتی بێ لە فیدرالی بی لە کۆنفیدرالی بێ هەتا سەر بەخۆیش بەشێکیان بەناو نەتەواییە بەڵام خیانەتیان لە کورد کردووە بەڕاستی من ناڵێم هەمویان بەشێک لەوەیە چەند ئەندامێک لە حزبێک کە لەوانەیە دەنجی هەزارەها خەڵکی کوردستانی بەدەستهێنا بێ بەڵام دەنگەکانی لە بەغدا فرۆشتووە مامم زۆر تاماشای تو دەکات سەنگەر نزیکی تووە جۆت لە قسەکانی بوو انی زۆر ڕێکوپێکە ئینشاءالله هەروا دەبی ئەو جارێ لە بەغدا یەکگرن بتوانمان بەگەرتو نەبوون لە ڕابردوو دەنگ بدە یەکەشی ڕابردوەکەی بزانێ پێشترێ بزانی چی کردیا چەند زمان دەزانێ ئایا دەتوانێت دیفاع لە کورد بکە لەوێ ئایا دەکردیان دەفرۆشرێ ئایا عیلەکەی چێ بووە ئایا لە چه حزبێکە ئایا لەکوێ پەروەردە بووە ئەو پرسیارانە بکە یەکەشی هەر دەبینەوە بەدڵ چوار زمان بەتەواوی دەزانێت. إذا انتخبتم من قبل الناس ماذا ستفعلون في بغداد يا دكتور؟ سأفعل ما بيوسع للدفاع عن حقوق إقليم كردستان العراق. مثلا ماذا تفعل للشعب الأقليم؟ العلاقات أو تسلك بدكتور كردان عربية أول شيء تطبيق مادة 140 هذا صدق والله عربية باشا دكتور ليس زنجر باش ترى ما دارا وتستي كانديدا كان درتشو بإنجليزي How are you doctor? You know we need English in Baghdad because there are many consulates many representatives of the ministry of the states American consulate many other states in Baghdad we need to have a good relationship with them علاقاتی چی باشمان دەبێت لەگەڵ قونسولیەت و سەفارەتەکان هەبێت. ئێمە لە کەرکووکەوە باشە 16 ئۆکتۆبر و لاولێر وایە ئێستا ئێمە خۆمان وەکو خۆم کۆمەڵی خەڵکی لێرەی کەرکووچێت کاکە سەنگەر ئێمە دەنگمان نییە نازانێت دەنگ بچێت جا من کە دەنگم نەبوو هیچ دەنگێکم نەبوو نەزانم بۆ هەرێم دەنگ بدەم خەتا چیەکە ئەوە ئاوارە بوون و سەرگەردان بوون خەڵکی کەرکووک یەک سیاسەتی خۆمان دوو عربی شۆڤێنیش خۆ قەت چایی بە کوردان وڵاتەوە لە هەموو شۆڕەکانی کورتیا و خەڵکی کەرکووک و شاری کەرکووک دکتۆرێەوە لە بەغدا وڵای ئێمە زۆر لامان گرنگە لە بەغدا وا بکەین پێشمەرگە بگەڕێتەوە کەرکووک ئەگەر پێشمەرگە نەگەڕێتەوە کەرکووک و ناوسەدا بڕێنراوەکان لەوێ شکۆی کورچکاوە هەروە دەمینێتەوە. دکتۆر لە بەیانەوە کە ئێمە قسە لەگە خەڵکەکەین دووشت خەڵک زۆر تاکیدی لەسەرکاتەوە یەک متمانە نەماوە بە کاندیدەکان بە حیزبەکان دوو پەرتاوازایی کورد پلانی ئێوە بۆ ئەم دووشتە چیە بۆ ئەوەی متمانەی ئەو خەڵکە بەدەست بێنەوە و یەک ڕێزیش دروستکەنەوە بۆ ئەوەی خەڵکی کەرکووک بگەڕێتەوە مافی خەڵکی کوردستان بێتەوە. من لەگەڵتم نەک هەر ئەمڕۆ لە سەردانەکانم بۆ ماڵان و بۆ شوێنە گشتەکان خەڵک لێەوە هەیە متمانەی بە کاندیدەکانی پێشوو نەبووە بەڵام من لێرە دیفاعلەوان ناکەم بەشێکیان کاری خۆیان بە تەواوی کردووە لەوانەیە بەشێکیان نیان کردێت ئێمە دەبێت کار بکەین بۆ جێڕانەوەی متمانە بۆ بتوانین کە نوێنەرایەتی کورد لە بەغدا دووبارە بەهێزەوە بچێتەوە خەڵکێک وا بچێت کە بتوانێت مافەکانی کورد بەدەستبێنی شەڤینەکەی کۆتایی دێ بەرامبەر بە کورد ئەوە چارەنووسیمەیە چارەنووسی ئەمە چارەنووسیمە بەداخەوەەوە بووە ئەو عقلێتە شۆڤینەش کۆتایی نایە و بۆشمان سەلما تەنها سەدام حوسێن وانە بوو
ئەوانەی لە دوای سەدام حوسێنی شاتن لەو خراپتریان کرد و ئەوانەی لە دوایش ئەوانیش دێن چاوەڕێی ئەویان لێ ناکەین کە باش بێت بەڵام ئێمە خۆ نابێت دەستبەرداری بین و دانیشین دەبێت ڕوبەڕویان بینەوە دەبێت ئەوەی دەکرێت مافەکانی خۆمان هەبێت دەستی عربەی ڕشبی یعنی دەسەڵات عربی هەیە زەنابی شت وەک ئەوان تیر نەبی لێنێ و خەڵکو ئەگە چێوێ بەس پارە لە جیرفان لێ و جیرفانی خۆت پڕکەی و کەس دەناسی وڵای و گلانیانیان لێ دەکرێت بەس سارێ جرع ببینین لە پێشمان ناگەڕوە دکتۆر تو وابی دکتۆر ڕۆی تو نایتەوە من وا نابم هێتەوە ئەو کاتەی من دەناسی شاعریم لە بۆ ئەساتوانێ بەڵێن بەوام دایشت یەک دقە دکتۆر بەڵێن دەدایان نا یەک دقە دکتۆر بەڵێن دەدێ بەڵێن دەدەم دەست لە سینیدا بەڵێن دەدەم کە پارێزەری داواکانی ئێوەی فەقیر و هەژار و دوای هەڵبژاردن دێنە هەڵبژاردن بێمەوە سەرداتم من وەک باوک پێشمەرگەیە دیر سەد لەگەڵاکەم ئەتوم دی لە بەڵێ ئێمە ئەوە بۆ حەوت مانگە لەیرە ئاوارە بووینە یەک کەسێ نهاتۆ لە دەرگامان بدا تێگەی و کەسیش ناڵێ پێمان بۆچی ئاوارە بوونا بەس ئەوە ناڵم تو بێ ئەو خوایە ڕۆیتانە سەر کورسەکە خەڵک لە بیر مەکەن بێ ئەو خوایە لە تەلەڤیزۆنی بێ ئەو خوایە خوێنی ئەو شەیدانە بە فڕۆمەدە تێگەی من ئەوەنت پێڵم چکەم ئێمە ئاوارە بووینە ئێستاش نییە وەکو ئەوەمان لاتەوە چاوەڕێی ئەواکەن هەوڵدان بۆ کەرکوب من لە تەلەڤیزۆنەتون دی زۆریش متاسفانە لەبەرەوەی لەفرمان بەکەن نابێت کەس دیستە کوردەکان بەجی بێ لە بچی لەگەڵ عەرەبانی اتفاق زەنابی شت وەک ئەوان تیر نەبی دکتۆر لەو گفتو بۆ مناقەشەی تا ئێستا کردمان چی لە مێشکت مایەوە دوو خاڵی زۆر گرنگ لە مێشکم مایەوە یەکیان متمانەی خەڵکە کە کاندیدەکان دەبێت متمانەی خەڵک بەدەست بێنن چکە لە هەندێک لە خولەکانی ڕابردوو لە دەستچووە دووشیان خەڵک زۆری لا گرنگە کە ناوچەدا بڕێنراوەکان بگەڕێنەوە سەر کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەوەی شکۆی کورد بگەڕێتەوە چی دەکەم بۆەوە خاڵی سەرەکی ئەوەیە ئێمە دەبێت بە هەموو هێزمانەوە ئەوە بکەین کە داواکاریەکانی خەڵک بە کۆدەنجی بە یەک ڕێزی جێبەجێ بکەین پاشانیش بحاولە بکەین هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە لەگەڵ دکتۆر کاوە شێروانی بەرنامەی ئەم جارەی چی دەکەن تەواو بوو تا بەرنامەیەکی دیکە و کاندیدێکی دیکە خوداحافیز خواتان لەگەڵ